بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەتایبەتی بەرنامەی پەیامی ڕۆژ. خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژ. خۆشەویستانە و بڕگە بابەتانەی کەم ڕۆ بۆمان ئامادە کردوون وە کەمیشە سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون کە تەوەری یەکەمیان باسی کۆرۆنایە. دیارە هەر کەس لە شوێنی خۆیدا کاتێک کە هەست بە بەرپرسیارەتی دەکات پێی خۆشەکە لە خزمەت ئەو بارودۆخەدا بێت کە ئێستا هاتوۆتە پێشەوە لەو ڕۆ کە بتوانێت خزمەتێک بە هاوڵاتیان بکات. لە پارێزگای هەڵەبجە کەمپینێکی میلی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا پێکێنراوە کە تەوەری یەکەممان تەرخان کردووە لەسەر ئەم کەمپینە بزانین ئەم کەمپینە چی دەکەن، دەیانەوێت چۆن خۆبەخشانە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببنەوە بۆی کە ئەگەر شتێکی باشی تێدایە با باقی پارێزگاکانی تر و شارەکانی دیکە و هاوڵاتیانیش بەگشتی وشیار بن و بزانن شوێن پێکانی ئەوان هەڵگرن بۆی کە بەسەر کۆرۆنادا سەرکەوی. تەوەری دووەمی بەرنامەکەشمان فێرکاری بڕین و درومانە کە هەفتانە بەرنامێکی تایبەتەوە پێشکەشتان دەکەین بە تایبەتی بۆ خانمانی کە دەیانەوێت شتێک لە بڕین و درومان فێر ببن. تەوەری سێمی بەرنامەکەشمان بزانین هەنگاوەکانی حکوومەت یاریمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەکوێ گەشتون. ڕۆژانە کۆبوونەوە ئەنجام دەدرێت، ڕۆژانە هەندێک بڕیاری تایبەت دەردەدرێت بە تایبەتی کە شەوی ڕابردوو بڕیاری قەدەغیکردنی هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەرێم دەرکراوە کە ئەمەش بڕیارێکی باشە هەمووەمانە لە پێناو پاراستنی هاوڵاتیانن لە ڤایرۆسی کۆرۆنا کە وتەبێژی تەندروستی حکوومەت یاریمی کوردستانمان لەگەڵ تەوەری کۆتایی بەرنامەکەدا بزانین ئەوان چیان کردووە، دۆخی کۆرۆنا لە یاریمی کوردستانە چۆنە کەی سەرکەوتن بەسەر کۆرۆنادا ڕای دەگەیەنی. لەگەڵ چەند راپۆرت و زانیاریە کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانابن خزمەتتان دەکەین. وەکەمیشە دەستپێکی بەرنامەمان بە پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان دەست پێ بکەین بزانین کەشوهەوا ئەمڕۆ لە شارەکانی کوردستاندا چۆنە. بڕگەی نرخی دراوەکانیشمان هەیە کە ڕۆژانە ئاشناتان دەکەین بەو ئاڵ و گۆڕانەی کە بەسەر نرخی دراوەکاندا هاتووە. با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بێت. خۆشەویستان ئەچینە لای بڕگەی یادەوەری بزانین گرنگترین ڕوودا و مێژوەکانی ڕابردوو ئەوانەی کە لە بەرواری 12 ساڵانی ڕابردوودا ڕوویان داوە چی و چی. ئەوەی کە ئێمە بەلامانەوە گرنگە کە پێویستە ئێوەی بینەری عزیز لێی بە ئاگا بن بۆمان کۆ کردوونەتەوە لە بڕگەی یادەوەریدا پێشکەشتان دەکەین. 12 ساڵی 1963 کریس کۆچێرا دەڵێ حکومەتی عێراق یەکلایەنە بڕیاریدانی لا مەرکەزی بە کووردە
ئەوەش بەهۆی پەرەسەندنی کاریگەرەکانی شۆڕشی ئەیلول دەهات. هەروەها بوونی کێشە و ململانێ و هەوڵی کودەتا لە ناو حکومەتی نوێی کۆماری عێراقدا کە ڕۆژی 8 دوای ساڵی 1963 عەبدولسەلام عارف کودەتای بەسەر عەبدولکەریم قاسمدا کرد و خۆی بووە سەرۆکی عێراق و ئەو لامەرکەزیەش تەنها بۆ خۆڕێخستنەوە و خۆبەهێزکردن بوو. بەڵام کە پاشتر سوودی لا کاد و وەرگرت دەستی کردەوە بە هێرش و پەلامارەکانی خۆی بۆ سەر کوردستان و شۆڕشەکەی. 12 ساڵی 1964 کۆچی دوایی ئەدیب و مفەکیر و شاعیر و ڕۆژنامەنووسی ناودار و کاریگەری میسر و عەرەب عەباس مەحموود عەقاد لە تەمەنی 75 ساڵیدا ناوبراویەکێک بوو لە سێرە گەشەکانی ئاسمانی ئەدەب و شیعری عەرەبی. ئەوەی جێی سەرسوڕمان و سەرنجە عەباس عەقاد تا پۆلیسێمی بنەڕەتی خوێندووە و هیچ بڕوانامەیەکی نەبووە. ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی میسر بووە. ئەندام بووە لە کۆمەڵی زمانی عەرەبی و پاراستنی زمانی عەرەبی. عەباس مەحموود عەقاد بڕوای وە بوو خوێندنەوە بۆ مرۆڤ دەبێتە هۆی درێژبوونی تەمەنی و خوێندنەوە تەمەن درێژ دەکات. لە ژیانیا کەوتۆتە ژێر کاریگەری سەید قوتب و نەجیب مەحفوظ و ئەنیس مەنسوور. دەیان بەرهەمی کاریگەر و زیندوی لە بوارەکانی ئەدەب و فکر و پەخشان و شیعر پێشکەش بە مرۆڤایەتی کردووە. عەباس مەحموود عەقاد ڕۆژی 28 شەشی ساڵی 1889 لە میسر لەدایک بووە. 12 ساڵی 2009 دادگای باڵای تاوانەکانی عێراق سزای 3 ساڵی زیندانیکردنی بۆ ڕۆژنامەنووسی کەناڵی عێراقیە مونتەزیر زەیدی دەرکرد بە تۆمەتی سوکایەتیکردنی بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بە میوانی و سەردانی عێراقی کردبوو لەگەڵ نووری مالکی لە کاتی سازدانی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا. مونتەزیر زەیدی هەردوو تاکە پێڵاوەکەی خۆی وەک ناڕزایەتیەک گرتە سەرۆکی ئەمریکا و هۆڵی کۆنگرە ڕۆژنامەوانەکەی تێکدا و پاسەوانەکانی هەردوو سەرۆکێرشیان کردە سەر ڕۆژنامەنووسەکە و جۆرج بۆشی سەرۆکی ئەمریکاش تووشی حاڵەتێکی ترس و دڵەڕاوکێ و شڵەژانی دەرونی بوویەوە. سەردانەکەی جۆرج بۆش لە میانەی دوایین سەردانی داهات بۆ عێراق پێش تەوابوونی ویلایەتی سەرۆکایەتیەکەی و کاردانەوەکەی مونتەزیر زەیدیش بۆ داڕوخانی ژێرخانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی عێراق داهات پاش داگیرکرانی لەلایەن ئەمریکاوە. هەروەها چەندان سەرمایەداری عەرەبی و دژە ئەمریکا ئامادەی کڕینی ئەو پیاڵاوانە بوون بە بڕێکی زۆر پارە و هەڵگرتنیان لە مۆزەخانەکانی وڵاتەکانیاندا. 12 ساڵی 2017 کۆچی دوایی ڕووناکبیر و نووسەر و ئەدیب و لێکۆڵەری شارەزای کورد محەممەدی مەلاکەریم مودەڕیس لە تەمەنی 86 ساڵیدا لە شاری سلێمانی ناوبراو ڕۆژی 14 ساڵی 1930 لە شارۆچکەی بیاری سەر بە هەورامان لەدایک بووە. بە هۆی بیری پێشکەوتن خوازی خۆی و ناگونجانی لەگەڵ شێخانی ئەو سەردەمەدا هەمیشە لەگەڵ شێخ و دەروێشەکاندا لای کێشەدا دەبن و ئاماژە بەوە دەکات نەمدەویست ئێواران بە سەرخۆشی بگەڕێمەوە و سۆفی و دەروێشیش دەست و پێیەکانم ماچ بکەن وەک چۆن کوڕە شێخەکان بەو شێوەیەیان دەکرد و ئیسلامیان ناشرین دەکرد. بۆیە بنەماڵە شێخەکان و شوێن کەوتوانیان تەنک بە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس و بنەماڵەکەی هەڵدەچن و ناچار بە کۆچی دەکەن بەرەو کەرکووک و پاشتریش بەرەو بەغدا و نیشتەجێبوونی هەمیشەییان لەو شارەدا. محەممەدی مەلاکەریم لەگەڵ مامۆستا مەلا عەبدولکەریمی باوکی و فاتحی برایدا ڕۆڵ و خزمەتێکی بەرچاویان هەبووە بۆ پاراستن و کۆکردنەوە و ڕاڤەکردنی کەلەپوری شاعیرانی کورد و چاپکردنیان. محەممەدی مەلاکەریم ئەندامی کارای کۆڕی زانیاری کورد بووە. خزمەتی دەیان نووسری گەورەی کردووە لە شاری بەغدا. محەممەدی مەلاکەریم لە کۆتایەکانی تەمەنیدا دەگەڕێتەوە بەرەو ڕێبازی ئیسلام و چوونی بەرەو بیری شوعیەت بە بێهودەی و سەرگەردانی دەزانێت و پەشیمان دەبێتەوە لەوەی کە ئیسلامی بەرەو شوعیەت بەجێهێشت بوو. کەمپینی بەرەنگاربوونەوەی میلی دژی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە پێشێنراوە. بۆی کە بزانین ئەم کەمپینە لە پێناو چیدایە و دەیانوێت چۆن ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببنەوە و ئەوانەی کە بەشدار دەبن لەم کەمپینە چین و چە بەرپرسیارەتیەکیان هەیە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە هەڵەبجەوە بەڕێز کاک فەرات قادر ئەندامی کەمپینی میلی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنامان لەگەڵە. کاک فەرات زۆر سپاس بەوە دەرفەتە. ئەگەر پێناسەیەکی ئەم کەمپینەمان بۆ بکەی ئەم کەمپینە بۆچی پێکتان هێناوە و ئەرک و بەرپرسیارەتی کەمپینەکە چی دەبێت؟ زۆر سپاس بۆ دیدارەکەتان. دیارۆکو جەنابەت ئاماژەت پێکرد ئێمە لە شاری هەڵەبجە و لە سووری پارێزگای هەڵەبجە بەگشتی کەمپینێکمان پێگێناوە بە ناوی کەمپینی میلی بۆ
کەمپینی میلی بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دیارم کەمپینە لەلایەن گەنجان و چالاگوانان و ڕێکخراوەکانی هەڵەبجەوە ساز کراوە بەمەبەست ئەوەی کە ئێمە بتوانین لەم خۆناغا کە ئەرکی سەرشانی هەموو تاجێکی کۆمەلگایە ڕوبەڕووبێتەوە دژی لەگەڵ ئەم دۆخە نەخوازراوە بۆیە ئێمە خۆشبەختانە توانیمان لە ماوەکی کەمە لە بانگازێکی کەمە ژمارێکی زۆر خۆبەخش کۆ بکەینەوە بە ئامادەکاری بۆ هەر کارێک کە لەم قۆناغا بە ئێمە بکرێت و بتوانین خزمەتێ بە تاکی خۆمان و خزمەتێک بە دانیشتوانی ئەم سنوورە بکەین ئەوەی کە ئەرکی سەرشانمان بێ بە تایبەتی لە تەوعێ و لە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ نەخۆشخانەکان و بۆ نەخۆش بۆ ئەو کارمەندانی تەندروستکە لەم بوارە ئیشەکەن ئێمە بتوانین خزمەتێ بکەین. زۆر باشە کاک فەرهاد دیارە ئەم کەمپینە لە کەیەوە ڕاتان گەیاندووە ئەرکەکانی چۆنن لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای ئەگەر زیاتر وردی کەنەوە کێ توانێ ببێتە ئەندامی ئەم کەمپینەش؟ ببوورە کاک جەلا سەڵت و واژ ناگاتە لای منەوە. کاک فەرهاد دەپرسم ئەگەر زیاتر وردی کەیتەوە ئەم کەمپینە چۆن دەیەوێت ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببێتەوە؟ ئایا بە جێبەجێکردنی ڕێنماییەکان یا خۆتپێدانی ڕێنماییەکانی تەندروستی بە هاوڵاتیان ئێوە هاوکار بن بۆ گەیاندنی ئەم ڕێنماییانەوە کێ توانێ ئەندام بێت لە کەمپینەکەتاندا؟ دیارە فکری کەمپینەکە هەر بۆ شێوازەیە کە وەکو باسمان کرد بەڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و خۆبەخشەکان و چالاکانی مەدەنی لەم کاتانە ئەرکیانە کە بە پرسایەتی ئەم قۆناغا هەڵگرن و بەشێ بن لەو هەڵمەتی وشیاریە و بەرەنگاربوونەوەی کەم دۆخەیە هێنایەتی ئاراوە بۆیە ئێمە لەم کاتەیە دوای ئەوەی کە پرسۆڕایەژمان کرد و لەگەڵ لایەنی پەیوەنددار کە کردی تەندروستی و ژووری بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە هەڵەبجە ئێمە بانگاوازێکمان کرد جگەل لەوەی کە خۆمان لە ڕێ ڕێکخراوەکان لە ڕێی چالاگوانانەوە بانگازێکی گشتیمان کرد دیار بوو لە ماوەکی زۆر کەمە لە ماوەی چەند کات ژمێرەکە ژمارەیەکی بەرچاو و هاوڵاتی شاری هەڵەبجە ئامادەی خۆیان دەربڕی بۆی کە بتوانێت بەشداری بکات دیارە ئێمە مەبەستەکەمان لێرە ئەوەیە کە بتوانین بە هەموو لە یەکمانەوە هاوکاری ئەم بارودۆخە بکەین و بتوانین دەستبار لەگەڵ لایەنی پەیوەنددارە بگرین و وشارێکی تای وشارێکی گشتی لەسەر ئاستی شارەکانی کوردستان و سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەتی بڵاو بکەینەوە بۆیە لەم بارەیەوە ئێمە بانگازەکەمان بۆ هەموو چین و توێژەکان بوو بەڵام خۆشبەختانە ئەوانەی کە هاتوونەتە پێشەوە خەڵکانێکی شارەزا خەڵکانێکی خاوەن شەهادە و ئەتوان بڵێم کۆمەڵە خەڵکی لە خۆ بردووە لە ماوەیەکی کەمە ئینشاڵڵا ئێمە ئەتوانین ئیشکارەکانمان دەست پێ بکەین و لە دوێنێەوە لە بوردەوردە کارەکانمان دەست پێ کردو و ئێمڕۆ کارەکانمان زیاتر زۆر باشە کاک فەرهاد ئایا گەیاندنی هوشیاریەکانی تەندروستی بۆ هاوڵاتیان لە چه ڕێگەیەکەوەی ئەم هوشیاریانە دەگەێنن چۆن دەتانەوێت هاوڵاتیان پابندکەن بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستیەوە لە کاتێکا بەرپرسانی تەندروستی دەڵێن هێشتا بەشێکی زۆری خەڵکی پابند نابن بە ڕێنماییەکانەوە مەش مەترسی لەسەر زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دروست کردووە. فەرهاد قادر ئەندامی کەمپینی ڕوبەڕووبوونەوەی میلی دژی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجەوە میوانمە لەسەرەوەی کە کەمپینێک دیارە لە شاری هەڵەبجە پێکێنراوە لەسەر ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کەوە کاماژەی پێکردم کەمپینە بە ئاگاداری لایەنە پەیوەندیداریەکان چە تەندروستی وەچە ئەو ژووری عملیاتی کە بۆ ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەر شوێنێک و شارێک پێگاتووە دیارە ئامانجیان گەیاندنی هوشیاریەکانە زیاتر بە هاوڵاتیان و هاوڵاتیان وشیار بکەنەوە لەوەی کە چۆن ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەن ئەگەرچی لە ئێستادا زۆربەی لایەنە پەیوەندیدارەکان بە ڤایرۆسی کۆرۆنا ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پزیشکە پسپۆڕەکان پزیشکە تایبەتەکان زۆر جددی هاتوونەتە سەرخەت لەوەی کە پێویستە هاوڵاتیان پابند بن بە ڕێنماییەکانی تەندروستیەوە چونکە ئەگەر بێت و هەگەر چەندە تا ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان پابندین ئەگەر بێت و بەم شێوازەش بڕوات وەک بەرپرسانی تەندروستی هۆشداری دەدەن ئەوە کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە دەست دەردەچێت کە ئەوەش مەترسی بۆ سەرگیانی هاوڵاتیان و بۆ سەر بەگشتی ژیان لە کۆمەڵگەی خۆمانە دروست دەکات بۆیە پێویستە چاک بە چاکی ئێمە کۆمەلگای ئێمە شارەکانی هەرێمی کوردستان گوندەکانمان
تاک بە تاکمان هوشیار بین لە جێبەجێکردنی ڕێنماییەکانی تەندروستی کە ڕێنماییەکان سات بە سات لە شوێنە جیاوازەکان لە میدیاکان لە ناوەندە بڵاوکراوەکان هەمووەمانە ڕێنماییەکانیان بڵاو دەکەنەوە. بەتابەت پەیامی ڕۆژ وەکو بەرپرسیارەتێکی ئەخلاقی و میدیایی خۆی بەردەوامە لە گەیاندنی زانیاری و ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بۆ هاوڵاتیان کە دیارێمەش ڕێنماییەکمان هەیە کە لە وەزارەتی تەندروستی وەرمان گرتووە سات بە سات ڕێنماییەکانتان بۆ دەگوازینەوە دەچینە لای ڕێنماییە تەندروستیەکان بۆی کە ئاشناتان بکەین ئەو ڕێنمایانە چین و پێویستە ئێمەی تاک ڕێنماییەکان چین کە دەبێت هوشیار بین بەرامبەریان. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵدا و دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داخۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکوڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار، لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن، بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. ڤایرۆسە مەترسیدار بێت یاخود مەترسیدار نەبیتن، واتە زۆر مەترسی هەبی یا کەم مەترسی هەبیتن، دروستکراو بێت یاخود دروستکراو نەبیتن. لە خۆپارێزیدا ئێمە هیچ کات زەرەر ناکەین. ئیرادەی خۆت بەهێز بکەی و بەرگری خۆی لەشی خۆت بەهێز بکەی، بتوانی بەهێزێکی کۆڵاین بەسەری زاڵبی. سەبارەت بەو نەخۆشی ئێستا بڵاوبووتەوە پێویست ناکە ئێمە هیچ تاکی خۆمان بترسێنین. گرنگ ئەوەیە خۆمان پارێزین و ڕێکارەکانی خۆپاراستن بگرینە بەرەو ئەویش پاک و خاوێنی و دەستشوشتن و ئەو شتانە. پێویستە خۆمان بپارێزین، بەڵام بەبێ قەلەقی، بەبێ دوودڵی، بەبێ ترس. پێویستە ڕوبەڕووی هەر نەخۆشیێک ببینەوە. بڕوامان وای ئەگەر خی گەورە بەڵایەک بنێرێ ئەوە هاتووە لەسەر موسڵمان و لەسەر تاچی کوردی پێویستە خۆی بپارێزی، گوێ لە ڕێنمایە تەندروستیەکان بگرین، لە هەر ڕێنمایەکی تەندروستی ئێمە سوود وەرەگرین، کەڵک وەرەگرین. بەڵام بینەرانی عزیز دەچینەوە هەڵەبجە، بەڵام وەک ڕێنماییە پزیشکیەکان و بەتایبەتی تەندروستی دەڵێت تکاو ڕجاتان لێ دەکەین بۆ کاری زۆر پێویست نەبێت لە ماڵەکانتان مێنە دەرەوە. دەچینەوە هەڵەبجە بزانین کەمپینەکە لە پێناوچیدایە و چۆن دەیانەوێت هاوڵاتیان لە ڕێنماییەکانی تەندروستی وشارتر بکەنەوە. کاک فەرات ببوورە بۆ گرفتەی کە دروست بوو، ئەگەر بێنەوە لای جەنابەت بزانین دەتانەوێت چۆن هاوڵاتیان وشار بکەنەوە لە جێبەجێکردنی ڕێنماییەکان و خۆپارێزی و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، چونکە لە ئێستادا لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن هاوڵاتیان بەم شێوازەیە تا ڕێژەیەکی زۆریان پابند نابن بە ڕێنماییە تەندروستیەکانەوە. بەڵێ ئێمە وەکو ئەماژەمان پێکرد باشەوەی کە ئامادەکاریمان کردووە یەکێک لەو ڕێگانی کە ئەمانەوێت بەڕاستی بیگینە بەر ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە دیجیتال میدیا لێوە هەڵمەتێکی چڕوپڕ دەست پێەکەین بۆ بەرەنگاربوونەوەی ئەم بابەتە و وشارکردنەوەی تاکچووکە ئەمە زانین ئەم بابەتەی سالم قۆناغی کە لە کوردستانە ئەگوزارێت وشاری تاک تا ڕادەیەکی زۆر نییە بەرامبەر بە ئەم بابەتە بچونکە خەڵخۆی زۆر ناپارێزە ڕاستی لە بابەتەکە. ئەمە خاڵێکێتی خاڵێکی کەم کە هەر بەو شازی کە جەنابەت ئاماژەت پێکرد وەزای تەندروستی ئاماژەی پێکات کە ئێمە ئامادەکاری خەڵ بۆ وشارکردنەوەی تاک بۆ لەم بابەتە
لەگەڵ مامۆستانی ئاینە قسە کراوە کە لە بڵنگوێ مزگەوتەکان کە ئێمە زانسا بڵنگوێ مزگەوتەکان تەنها بە بانکدان بەکاری هێنرێت و نوێژەوە کۆمەڵەکان ڕایگیراوە بەڵام خۆشبەختانە ئێمە گەشتونێتەوەی کە لە بڵنگوێ مزگەوتەکانەوە ڕۆژانە چەند جارێک دەنگێکی وشارکەرەوە دەنگێکی ڕێنماییکردن کە تۆمار کراوە ئامادەیە لە ئەمڕۆ پێچێتی تر بخرێتە مزگەوتەکان ئەم دەنگە چییە باسی چییە لە ڕێ بڵنگوێ مزگەوتەکانەوە ڕۆژانە بۆ چەند جارێک بانگەواز بکرێت و وشیاری بە تاک بدرێت لە خۆپارێزی و لەمانەوە لە ماڵ و لەو بابەتانە وە ڕێگەیەکی کە بەکارهێنانی ئۆتۆمبیل و بڵنگوەیە کە بەگەڕ کۆڵانەکان و بە شوێنە گشتەکان و بە تایبەتی کە چواردەری هەڵەبجە سەیرانگایکی زۆری تایە و خەڵک ئەچێت ئەو شوێنانە و کۆبوونەوە دروست ئەکا هەروەها ڕێگایکی کە لەوانەی بەنیاز ئینشاڵڵا ئەمڕۆ بەدەوە بگرینە بەر مەسەلەی بازاڕی هەڵەبجەیە کە زۆر قەرەباڵخە و لەگەڵ شارەکانی چواردەوریا بەناحەکانەوە بۆیە ئێمە نەخشەیەکی چڕۆپڕماندانا و تەمەناکەمتر لە ئەمڕۆوە بتوانین بچینە بواری جێبەجێکردنەوە زۆر باشە کاکفرات ئەو دەنگەی کە کاناڵەکانی ڕاگەیاندن و هەم دیجیتال میدیا هەم کەناڵ بڵین دەسەڵاتی خۆجێمەتی هەڵەبجە بە هەموو لایەکمانە بتوانین ڕێنمایی تەواو بدەین بە هاوڵاتیان لەسەر خۆپارێزی و خۆپاراستن لەم ڤایرۆسە. ئەو دەنگەی کە تۆمارتان کردو دەتانوێت لە بڵندگوێ مزگەوتەکانەوە بۆ هاوڵاتیان بڵاوی بکەنەوە دەنگەکە لە سەرچیە چی تێدایە و هەروەها چۆن دەتانوێت خەڵک ڕازی بکەن نەچێتە بازاڕەوە یاخود دوکاندارەکان چۆن قەناعەت پێ بکەن بازاڕەکانیان بە کاتژمێرێکی دیاریکراوە بکەنەوە یاخود هەردای بخەن کە ئەوە باشترین حاڵەتە لەولاوە بەڵام تووشی زیانی مادی دەبن چۆن دەتانوێت خەڵک قەناعەت پێ بکەن بە تایبەتی لەو ڕۆکە نەچێت بۆ گەشت و سەفرە و سەیران. دیارە ئەو دەنگەی کە تۆمار کراوە لە بڵنگوێ مزگەوتەکان بڵاو کرێتەوە جۆرێکە لە سەرەتا ڕوونکردنەوەی ئەوەیە کە ئەمڕۆ پەتایەک یان دەردێک ڕووی لەم کۆمەڵگا و لەم جیانە کردووە کە ئێمە سەر تاسەری جیهانی گرتەوە و دواتر داواکاریەکە لە هاوڵاتیان کە پابن بەڕێنمایەکانی تەندروستیەوە بۆ نمونە یەکێک لەوانە مەسلەی دەستشۆردنە بە بەردەوامی یەکێک لەوانە کەمکردنی قەرەباڵخی یەکێک لەوانە مانەوەی لە ماڵاکە ئێمە هەرم شۆ هاشتاکێکمان بڵاو کردەوە لە ماڵۆ دەمێنینەوە تا بمێنینەوە بەو شازێ هاشتاکەمان لەسەر فەیسبوک بڵاومان کردێتەوە دیارە ئەمە هەروەها هەندانی خەڵکە بۆی کە قەرەباڵخی دروست نەکات و ئەو بابەتانە ئەوەی جەنابشکە ئاماژەی پێکە ئایا ئەمە چۆن نەتوانین دوکاندار یاخودەوانە قەناعەت پێ بکەین دیارە ئێمە لانی جێبەجەکار نین ئێمە لانی ڕێنمایی پێدەرین لەم خۆناغا کەمپینێکین ئەمانەوێت لەو بازاڕە هەڵمەتی بکەین کەوا تاگوشەکەین و لە بەسەر بەستنی دەمامک بەکارهێنانی دەستکێش هەروە داوا لە لایەن دەسەڵاتەکەین کە بتوانن وردە قەرەباڵخیەکان تۆزە سووکەن ئەویش بە بەشێکی بە ڕێنمایی ئێمە بەشێکیش بە دەرکردنی کۆمەڵە فەرمان بۆ کۆمەڵە بابەت هەروەها ئێمە ئەتوانرێت یعنی وەکو تکایەک لەلایەن دەسەڵات دار بکرێت و ئانج لە ڕێی خۆیانەوە بیگەین بە خاوەن مڵکەکان بۆی کە ئەو هاوڵاتیانەی کە مڵکیان داوا بکرێت ئێمە زانانی کەم بابەتە کە ئێمە داواکەین خەڵک چێتە بازاڕە و ئیشوکار نەمێنێت حاڵەتێتە پێشەوە کە مەسلەی کرێی دوکان و کرێی خان و ئەم بابەتانەیە لەم کاتەیە خاوەن مڵکیش کرێی خۆی ئەوێت یان بە ڕێژەیەک حکومەت بڕای دەرکا کە کرێی ئەم شوێنە گشتانە دابەزێنێ یان بۆ مانگیەکە کرێن نەمێنرێت بە هەر شێوازە لە شێوازەکان ئێمە بتوانین ئەوەی کە بە ئێمە بکرێت لە ڕێی تەوعیە و شارکردنەوە بۆی کە هاوڵاتی زۆر باش ئەم ڕێنمایی پێ بگات ئەمە ئیشی ئێمە لەم خۆناغەیە زۆر باشە کاک فەرهاد کەمپینەکەتان چەند کەسن ئەگەر خەڵکێک بیەوێت لە ناو پارێزگاکەیەوەدا بێت هاوکاریەوە بێت و دەستبارتان بێت دەبێت چی بکای هاتوانێ هەر کەس و بێت و بەشداری ناو کەمپینەکە بکات یاخود ئایا تا چەند دەتانەوێت کەمپینەکە سنووری پارێزگای هەڵەبجەش تێپەڕێنێت هەمانگیتانێ بێت لەگەڵ خەڵک و چالاکوانانی دیکەیە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و ئەم تەریقەتێک کێوە گرتوتانەتە بەر ئەوانیش دووبارەی بکەنەوە. بەڵێ ئێمە کەمپینەکە وەکو بانگ ئاماژەمان پێکرد لە یەکەم شەوە کە بانگەوازمان بۆ کرد بەدایان گەنج و خۆبەخش ناوی خۆیان تۆمار کردو لای ئێمە
ئێمەش کە کاتێکاڵێن ڕێنمایی ئەدەین بە خەڵک قەرەباڵخی دروست نەکە خۆشمان نابێت قەرەباڵخی دروستکەین بۆیە بڕیارە کە ئێمە لەم ڕۆژان لە ئەمڕۆ بەدواوە وردە ئەمانە بکەین بە گروپی زیاتر لە ڕێی تەڕۆ کۆمەڵایەتیەکانەوە لێوە شارە بدرێبانەوە و هەر کاتێک پێویست کەم گروپانە بێنە دەرەوە چالاکیەکان لە ناو شارە ئەنجام بدرێت بۆیە هەتا ئێستا خۆشببختانە بەدایان کەس خۆی ناونووس کردووە لەم بابت کە ئێمە گروپەکە کەمپینەکەشمان هەر لێرە بانگاوازیەکەین کەمپینەکەمان یعنی کراوەتەوە ئەو بۆ هاتنی هەر کەسێک کە مەبەستێتی بەشداری بکات و لە فەیسبوک ئێمە ناومان تۆمار کردو ئەو ناوانشمان بڵاو کردەوە کە لە کەمپینەکە بەشداریان کردووە ئەمە بابەتێکێتی سەبارەت بە پرسیاری دووەمیشت کە ئێمە ئایا ئەو خەڵکە بە چی شازیاگرێکە خین ئێمە دیارەکۆب ئاماژەمان پێکرد ئێمە لەم خۆناغەیە هەموو خەڵکە تەنزیم کراوە مقدەری دەبێت و یعنی ئیشەڵا بە ئاسانی تێپەڕە بێ ئیش و کارەکان ئێمە ئەتوانین ئیشەڵا لە ماوەکی کەمە ئیشکارەکان هەمووی ڕێخی. زۆر سپاس بۆ بەڕێز فەراد قادر ئەندامی کەمپینی ڕوبەڕووبوونەوەی میلی دژی ڤایرۆسی کۆرۆنا کە لە هەڵەبجەوە لەگەڵماناوی بە هیوای سەرکەوتن بۆ خۆتان و کەمپینەکەتان و وشارکردنەوەی هاوڵاتیان و دووربوون لە پەتاو ڤایرۆسی کۆرۆنا. سپاس. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و پاش ناوبڕەکە درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین. ڤایرۆسی کۆرۆنا وەکو هەموو نەخۆشەکانی کە بوونی هەیە ناکرێت بڵێن بوونی نییە و مەوجود نییە و بڵێن هیچ شتێکی ئەوتۆنیا بێگومان ئەویش نەخۆشیەکە و خەتەریاتی لەسەر هەموو جیهان و ناوچەکەشمان هەیە. ئەمن هیوادارم گەلەکەمان بگاتە ئەو ئاستەی کە خۆپارێزی بکاتە. لێرە مزگەفتی ئاداخەن تازە کاکە عالم هەموو وەسەرە گەڕابوو لەسەر تاتی جەماعەتیانەکە خەریک هەموو خۆشیێک. يوم من بدەتێکی هیچ فەنە و فەنایەکمان نییە بڵێ وەڵای سەحەی عالەمیان ئەوەیە وەکو سین بێن بڵێن دەستگای تەندروستیمان زۆر باشە وەڵای لاسە مەحڵا ڕووماتی بکە بەڕای زەرری کارەساتێکی زۆر گەورە. ئەو ڤایرۆسەکە بە شێوەیەکی گشتی سیر بکەیت ڤایرۆسی شەوەندە مەترسیدار نییە کە بڵێ لە کاتی توشبووندا یەکسەر وەفات بکەیان بمری. بەجێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و پاشان پشتیوان بە خوددا بەسەر کۆرۆنادا سەردەکەوین. بۆ قسەکردن لەسەر هەنگاوەکانی دیکەی حکوومەت هێرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێرەوە ڕاستەوخۆ دکتۆر محەممەد قادر و تەبێژی تەندروستی وەزارەتی تەندروستیمان لەگەڵە. دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین هیواکان با سەرەتا باس لە هیواکان بکەین بۆ هاوڵاتیان لەوەی کە ئێمە چۆن دەتوانین بەسەر کۆرۆنادا زاڵ بین و سەرکەوتوو بین. بەیانێتان باش سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێزیش. ئێمە وەکو مرۆڤایەتی ئەگەر قسە بکەین دەتوانین بە یەک هۆکار بەسەر کۆرۆنادا سەر بکەوین ئەویش ئەگەر گرنگی بە ڕێکارە خۆپارێزیەکان بدەین کە تاوەکو ئێستا لەسەر ئاستی جیهان تاکە شتە لەلایەن هەموو کەسێکەوە پشتڕاستکراوەتەوە هیوای ئێمە ڕێکارە خۆپارێزیەکانە. زۆر باشە دکتۆر کەواتە تا چەند لە هاوڵاتیان ڕازین تا ئەم کاتە کە جێبەجێکاری ڕێنمایەکانی تەندروستی بن لە نمونە هەرەوەی کە دەست بشۆن خۆیان پاک و خاوێن ڕابگرن دوور بکەونەوە لە قەرەباڵغی نەک تەنها بۆی کە هاوڵاتیان بپارێزن خێزانەکەی خۆیان وە خۆشیان لە ڤایرۆسەکە بپارێزن تا چەندە ڕازین لە هاوڵاتیان. دوای بڵاوبوونەوەی ئەم پەتایە بە شێوەیەکی زۆر بەربڵاو لە وڵاتی ئێران لە ئێستادا دەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر لە هاوڵاتیان ڕازین جگە لە چەند شوێنێکی تایبەت کە بە تایبەت لەلایەن گەنجانەوە بە شێوەیەکی قەرەباڵغی کۆبوونەوەی تێدایە بۆ نمونە لە هەولێر شەقامی ئیسکان لە سلێمانی شەقامی سالم سەهۆڵەکە بەڕاستی ئەمانە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی هەموو ئەو جۆرە کۆبوونەوانە بەنا تەندروستدا دەنین جگە لەمە خەڵک ئێستا وشارێکی باشی هەیە دەتوانم بە خۆشحاڵیەوە بڵێم لە هەموو ماڵێکدا زۆربەی ئەو کەسانی کە پێگەیشتون دەزانن ڕێکارە خۆپارێزیەکان چین هۆکارەکانی گواستنەوەی ئەم پەتایەتیە ئەمە دڵخۆشیی زۆر بە ئێمە دەبەخشێ بەڵام نابێت غرورێکمان پێ ببەخشێ بۆی ئێمەش دوور بێ لە هەرێمی کوردستان نەبین بە ئیتالیایەک و نەبین بە ئێرانێکی دیکە. پشتیوان بەخوای ئینشاڵڵا هەرگیز نابین. بەڵام دکتۆر سەبارەت بە
هەندێک ئێستا داواکاری هەیە بۆ دامەزراندنی ئەوانەی کە لە بەشە تەندروستیەکانیان تەواو کردووە تەندروستی کۆمەڵ بێ یاخود بەشە پزیشکەکانی دیکە ئەمانە چی لەم کاتانەیە پێویستان بەمانە هەبێ بۆ دامەزراندن بۆی کە لە ناوەندەکانە خزمەت بکەن بۆ ڕوبڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئیدی ئەم دامەزراندنە بە گرێبەست بێ یاخود کاتی یاخود بە هەمیشەیی بێت هیچ بڕیارێک لەو بارەیەوە لە ئارادا هەیە؟ لە ئێستادا کورتێنانی وەزارەتی تەندروستی لە بابەتی کۆرۆنا لە دەستی کاردا بەو شێوەیە نییە بە خۆشحاڵیەوە ئەمە مانایوانیە کە ئێمە پێویستمان بەتوانای ئەو کەسانە نییە بەڵکو لە هەر هەوڵێکدا لەلایەن جەناوی وەزیری تەندروستیەوە ئەگەر لە هەر شوێنێکی سیستەمی تەندروستی بتوانرێت سوودیان لێوەربگیرێت و شوێنیان بکرێتەوە بەڵێ هەوڵ دەدرێت کە ئەمانە لە کەرتی تەندروستی شوێنیان بکرێتەوە بەڵام لە ئێستادا ئێمە تەرکیزی زۆر گەورەمان لەسەر دابینکردنی پێداویستی پزیشکی دابینکردنی دەرمان دابینکردنی ئەو پێداویستیانەی بۆ پزیشکان و کارمەندان زەرورە بۆی بتوانن خۆیان بپارێزن و دوور بکەونەوە چونکە ئەمان پێشمەرگەی یەکەمن ئێستا لە سەنگەری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا تەرکی زیاتر لەسەر ئەوانەیە لە ئێستادا بە خۆشحاڵیەوە کەم و کورتێکی وامان نییە لە ڕووی کارمەند و ستافەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بەڵام وەکو سیستەمی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئێمە تموحمان زیاترە لەوەی کە ژمارەی بێدەکان زیاتر بکەین ژمارەی نەخۆشخانەکان زیاتر بکەین لە تواناماندا بێ و بە هەمان شێوە لەگەڵ زیادبوونی ئەوانش کارمەند و پزیشتی زیاتریشمان پێویست دەبێت زۆر باشە ئەو کەلوپەلو پێداویستیە پزیشکیانەی کە پێویستانن دکتۆر چی و چین و ئایا چۆن دابین دەکرێت تەنها بوجە کافیە یاخۆت پێویستە وڵاتانی دیکەش هاوکارتان من بۆی کا هیچ نەبێ پێتان بفرۆشن دەسەکەون ئەمە جیزانە؟ ئەگەر بەگشتی پۆلێنیان بکەم زۆر بە شێوەیەکی ڕووکەش دەتوانم بڵێم ئەو پێداویستی پزیشکیانی وەکو دەرمان و ئامێری پزیشکی بۆ نەخۆش بەکاردێ و ئەوەشی بۆ نەخۆشخانە و کارمەندی تەندروستی و پزیشکەکان بەکاردێ لە ڕووی دەرمانەوە تا ڕادەیەکی باش لە ئێستادا ئەو دەرمانانەی بۆ چارەسەری پاڵپشتی کۆرۆنا بەکاردێ بەشێکی زۆریان بەردەستە بەڵام هەندێک دەرمانی تایبەت هەیە کە تاوەکو ئەم چرکەیە هێشتا بەردەست نەبووە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر باشە و لە ڕۆی ژمارەی قەرەوێڵەوە لە کوردستان ژمارەی ئێستا لە 400 قەرەوێڵە زیاترە تایبەت بە بابەتی کۆرۆنا دەتوانرێ لە سەراستی هەرێمی کوردستان ئەو 400 قەرەوێڵەیە سوودی لێوەربگیرێ و ئەگەر هاتوو ژماری نەخۆشەکان زیاتر بوو دەکرێت ئەو ژمارە زیاتر بکرێ ئەمە جگە لەوەی بەشی چاودێری سەرمان هەیە لە ئێستادا بۆ سەبارەت بە پێداویستی پزیشکان ئەمە لە ئێستادا تۆزێک سنووردارە لە سەر ئاستی جیهان کورتێنان هەیە بەداخەوە کە پێی دەڵێن کەرستەی خۆپاراستنی کەسی وەکو دەمامک و دەستکێش و چاویلکەی تایبەت و جلوبەرجی تایبەت بە کارمەندان لە هەرێمی کوردستان لە ئێستادا بۆ هەموو نەخۆشخانەکان دابین نەکراوە ئەمە تەنها بۆ ئەو نەخۆشخانەوە ئەو سنتەرانەیە کە لەوێوە گومانی ئەوەیان لێ دەکرێت نەخۆشی کۆرۆنا ببینن توشببووی ئەم پەتایە ببینن تەنها لەم شوێنانە دابین کراوە ئێمە تا ئەم چرکەیە بەشی پێداویستیمان هەیە بەڵام کۆرۆنا لە وڵاتان زۆر جار هەنگاوی چاڕوان نەکرا و دەهاوێ ئیدی ئەگەر هاتو ئەم ژمارە لە کوردستان زۆر بەرز بێتەوە بەڵێ بێگومان پێویستمان بێ هاوکاری نێودەوڵەتی وڵاتانی دیکە دەبێ هەر ئەمەشە لەلایەن وەزارەتی تەندروستی و پێشنیار کراوە بۆ حکوومەتی ناوەندی و پێشنیار کراوە بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و قونسڵگەریەکان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانن بە هەر شێوەیەک ئێوان ئەو کورتێنانەی کە ئێمە پێشبینی دەکەین ئەگەر هاتوو هەبێت ئەوان بتوانن بۆمان پڕی بکەنەوە زۆر باشە کاکتۆرەوەی کا لە ئێستادا زیاتر هەندێک پزیشکیش بە تایبەتی دەیخەنە ڕوو مەترسی یا هۆکایك ئەو کەمیە هەیە کە وەک خۆت باست کرد هەندێک بێت ینی 400 بێت ڕەنگە بۆ هەرێمی کوردستان لە واقعدا کەم بێت ڕەنگە بۆ دۆخی ئێستەی کۆرۆنا کافی بێت و زیادیش بێەوە ئینشاڵڵا پێویستیشمان پێی نابێت بەڵام ئەوەی کە زیاتر پێویستە لەم حاڵەتەیە ئەگەر بێت و حاڵەتەکانی توژبوون بە کۆرۆنا زۆر بن ئەو ئامێرانەی کە هەناسەدانی مەسنوعی یا دەستکرد دروست دەکەن ئایا هەرێمی کوردستان لەم ڕۆوە تا چەندە تەکمیلەوە پێویستی بەچی هەیە وامە هیچ مەترسیەک دروست دەکات؟ وەکو بەڕێزت ئاماژە پێدا تا ئەم چرکەیە نەخێر هیچ مەترسێک دروست نەبووە بەڵام ئیدی ئێمە نازانین کۆرۆنا چۆن هەڵسوکەوت دەکات بۆیە لە قسەی یەکەم و کۆتاییمان دەبێتە ڕێکارە خۆپارێزیەکان کاتێک وڵاتێکی وەکو ئیتالیا ڕای دەگەێنێت کە لە توانایدا نەماوە ئیدی بەرەنگاری ئەو پەتایە ببێتەوە کاتێک چەندین وڵاتی دیکە باری لە ناکاو ڕادەگەیانن ئەمانە هەر هەمووی واتە ئەم پەتایە
ترسناچەکەی یەکجار زۆرە لە ئیتالیا یەکێک لە دکتۆرەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی خۆی یعنی ئەو شتەی نووسیوەکە ئەو کەسانەی بە پەتای کۆڕۆنا دێنە نەخۆشخانە هەر کاتێک بزانن ئەو کەسە نەخۆشێکی درێژخانی هەبێ بەلایەوە ناچن چونکە ئەگەری چاکبوونەوەی زۆر کەمە ئەو توانای خۆیان لە کەسانی دیکە ینی سرف دەکەن بۆیە نامانەوێت بگەینە ئەو حاڵەتە لەبەر ئەوە زۆر گرنگی دەدەین بە ڕێکارە خۆپارێزیەکان ئێستا ئەگەر ئێمە پابەند نەبین بە ڕێکارە خۆپارێزیەکان لە جیاتی 400 قەرەوێڵە 4000مان هەبێ بە هیچ شێوەیەک ناتوانین شەڕیان پەتایە بکەین ڕێکارە خۆپارێزیەکان بەقەدر 1000 قەرەوێڵە کاریگەری زۆر زیاترە ئەمە جگەلەوەی وەکو پلانی درێژخایەن لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی پێشکەشی کردووە کە بتوانرێت نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشە گوازراوەکان و ژمارەی قەرەوێڵەکان زیاتر بکرێ بەڵام لەبەرەوەی ئێستا باری لێ ناکاوە ناتوانرێت بە شێوەیەکی زۆر خێرا خەستەخانەیەکی بە کوالیتێکی بەرز بۆ ئەو پەتای دیاری بکرێت. زۆر باشە کاکتۆر دیارە دەستپێک حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی تەندروستی زۆر باش وەزعەکەی بە جۆرە لە جۆرەکان کۆنتڕۆڵ کردووە چونکە ڕەنگە توشببوویە کافی بێ بۆی کە شارێک توش بکاوەک ئێمەش ئەوەندە کە نزیکیمان هەیە لەگەڵ ئێرانەوە دیارە نزیک بە 10,000 کەسێکی ژاتوچۆی کردووە بەڵام ئەوەش دەزانین کاتی ئەوە نییە کە بچووکترین هەڵە ڕوو بدا لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بێ یاخۆت تاکێک بێ کە بەبێ بەرپرسیارانە توشببوو بێت یاخود لە ئێرانەوە بێت و بێتەوە ناو هاوڵاتیان و خۆی تەسلیم نکاتەوە. دوو پرسیارم بۆ دروستێ بێ یەکێکیانەوانەی کە لە ئێرانەوە هاتوونەتەوە تا چۆن کۆنتڕۆڵ کراون و قسەتان چی هەیە لەسەر ئەوانەی کە تا ئێستاش خۆیان تەسلیم نەکردووە و پرسیاری دووەمیشم ئایا دەکرێت وەزارەتی تەندروستی بەپێ ڕێنمایەکانی ڕێکخراوی جیهانی تەندروستی بێت یاخۆ دەر حاڵەتێکی تر هەڵەیەک لە دەستی ڕووبدا یەکێک لە کەرەنتینە بکاتە ماڵەوە بەڵام 2000 سێرەکە ئەمەش توش بووە و ئێستا خەڵکی تریشی توش کردووە؟ سەبارەت بە پرسیاری یەکەمە دەو کەسانی کە دێنە کەرەنتینە لەوێوە 14 ڕۆژ لە ژێر چاودێری پزیشکیدا دەمێنەوە دوای ئەم 14 ڕۆژش داوایان لێ دەکرێت 14 ڕۆژی دیکە لە ماڵەوە خۆیان عەزل بکەن خۆیان تێکەڵی کۆمەڵگەنەکەن ژمارە ئەو کەسانە تاوەکو 24 کاتژمێری ڕابردوو 923 کەس لە کەرەنتینەکانەوە ماون زیاتر لە 2000 کەس لە کەرەنتینەکانەوە دەرچووە ئەوەی کە کێشە بۆ وەزارەتی تەندروستی دەکات و ئێمە بە شێوەیەکی بەردەوام مەترسی ئەوانەمان ڕاگەاندووە ئەو کەسانن کە بە شێوەیەکی ناتەندروست و بە شێوەی نایاسایی لە وڵاتی ئێرانەوە بە تایبەت گەڕاونەتەوە هەر یەکێک لەوانە وەکو بۆمبێکی تەوقیت کراوە لە ناو کۆمەلگا دەخولێتەوە و دەکرێت کەسانی دەوروبەری خۆی توش بکە و بێگومان ئەو حاڵەتەش ڕوویدا وەکو لە سلێمانی کەسێک کە بە شێوەیەکی نایاسایی ڕوویدا و چەند کەسێکی دیکەی توش کرد ئەمانە مەترسی زۆر گەورن بەداخەوە لەبەر ئەوی ژمارەیان بە دقیقی نەزانراوە ئەم ئاستی و مەترسێ زیاتر دەکات چونکە هەر کەسێک لە ڕێی نایاساییەوە بێتەوە تۆ ناتوانانی بیژمێری و نازانی ئەو ژمارەی لە ناو وڵاتی تۆدا هەیە چەندە بە دقیقی ئەمە ترسناوچەکەی زیاتر کردووە سەبارەت بە حاڵەتی دەرچوونی کەسێک لە کەرەنتین و دواتر دەرکەوتنی ئەم نیشانانە بەڵێ ئەمە لە زۆر وڵاتان ڕوویداوە و شتێکە واریدا بەڵام ئەمەش قورسی ئێمە قورسەکەی زیاتر دەکات بۆ ئەوەی ئێمە ڕوبەڕووی ئەو پەتایە ببینەوە بەداخەوە حاڵەتان لە زۆر وڵاتان ڕوویداوە هەر لەبەر ئێوەش ئێمە وەکو وەزارەتی تەندروستی و پابند بە ڕێنماییەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی دوای کەرەنتینکردنی ئەو کەسانە دوو هەفتەی دیکەش لە ماڵەوە پێویستە خۆیان کەرەنتین بکەن کە لە هەندێک وڵاتاندا ئێستا تەواوی ئەو مانگە لە ماڵەوە کەرەنتین دەکرێن ئێمە 14 ڕۆژی یەکەم لە تۆزێک تونتر دەبین لەگەڵیان خۆمان چاودێریان دەکەین 14 ڕۆژی دووەم کە ئەگەری توشبوونیان زۆر کەمترە لە ماڵەوە خۆیان کەرەنتین دەکەن کە نابێ بەرکەوتنی ڕاستە خۆیان لەگەڵ کەسانی دەوروبەریاندا هەبێت. زۆر باشە کاکتۆر هەندێک خەڵکن لە ماڵەوە ڕەنگە پێشتر لە ئێران بوو بن یاخۆت تێکەڵیان لەگەڵ کەسێکی ترا کرد بێت و نەیان زانی بێت پێیان خۆشە بە جۆرە جۆرەکان لە ڕووی دەرونیشەوە بێت نامرتاحن پێیان خۆشە بڕۆن تێستێکی کۆرۆنا بۆ خۆیان بکەن ئایا پێداویستی و ئیمکاناتی بەردەستی لایەنە پەیوەندیدارەکان لە شار و شارۆچەکاندا ئەوەندا هەیە کە ئەگەر کەسێک لە دەرەوەی کەرەنتینەکان یاخود نەچوو بێتە ئێران بیەوێ تێستێکی خۆی بکات لەسەر کۆرۆنا ئەمانە لە بەردەستن بۆ هاوڵاتیان یاخۆت ئەمانە سنووردارن؟ لە ئەو ڕێنماییانەی لەسەر ئاستی جیهان
بۆ پشکنینی کۆڕۆنا دەکرێت چەند خاڵێکە سەرەتا پێویستە ئەو کەسە نیشانەکانی ئەو پەتایی تێدا دەربکەوێت دوو پێویستە ئەو کەسە بەرکەوتنێکی ڕاستەخۆی لەگەڵ کەسێکی توشبوو هەبوو بێت واتە تۆ ناتوانانی بڵێ من دەڕۆم پشکنیم بۆ خۆم دەکەم بەڵکو هەم بێت لەبەرەوەی لەسەر ئاستی جیهان ژمارەی کیتی کۆڕۆنا ژمارەی ئەو پێداویستی پزیشکی بۆ دەست نیشانکردن بەکاردێت لە تاقیگا بەداخەوە سنووردارە چونکە ئەم پەتایە نوێ و ئەو پێداویستانی بۆی دروست دەکرێت تەڵەبیاتی زۆر لەسەر ئاستی جیهان زیاتر لە 85 وڵات تا ئێستا ئەو پەتای تێدا هەیە پێویستە ئەمە لەلایەن پزیشکی پسپۆڕەوە ڕەوانە بکرێت و ئەگەر هاتو نیشانەکانی ئەم پەتای تێدا هەبوو یانیش دەرکەوت بەرکەوتنی هەبوو لەگەڵ کەسێک کە هەڵگری ئەو پەتاییان لە وڵاتێکەوە هاتۆتەوە کە ئەو پەتای تێدا بە شێوەیەکی بەربڵاو هەیە لەو کاتانەدا پشکنینی بۆ دەکرێت بەڵام کەسێکی ئاسایی ناتوانێت بۆ دڵنیابوونەوەی خۆی هەروە بەسانایی ئەم پشکنینە بکات چونکە ژمارەی پشکنەکان لەسەر ئاستی جیهان سنووردارە زۆر باشە کاکتۆر وەکوەکی پیشەی ڕۆژنامەنووسی خۆمان من دەمەوێت زانیاریەک بدەمەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەمانەیە دەکەن بۆ نمونە ئەگەر کەسێکی لە ئێران بوو بێت کاتێ دەوێ بێنێتەوە بیبا تەسلیمی یەکێک لە کەرەنتینەکانی بکات لەسەر سنوور بۆ نمونە من دەچم کە سوکارەکەم دێنمەوە تێکەڵی لەگەڵ دەکەم دوایی دێم ئەوەی کە لە ئێرانەوە هێناومەتەوە تەسلیمی کەرەنتینی دەکەم بەڵام خۆم بەبێ هیچ پشکنێک دێمەوە لە ناو کۆمەلگا ئایا ئەمانەت چۆن مامەڵیان لەگەڵدا دەکەن و بە تایبەتی لە ڕووی پێداویستیەوە بۆ خەڵکانەی کە لە ڕووی ئەمنیەوە یاخۆت کارمەندی ئەمنین یاخۆت مەدەنین لە سنوورەکانان چۆن جلوبەرگی تایبەتیان دەدەنێت کە دوور بن لە هەر کەسێک کە لە ئێرانەوە دێت بەڵێ ئەم پرسیارە زۆر گرنگە ئەمە بە کەسێکدا دەندرێت کە حاڵەتی بەرکەوتنی لەگەڵ کەسێکی گوماناویدا هەبووە ئەلێرەوە ڕۆڵی پزیشکی پسپۆر دەردەکەوێت کە ئایا ئەو کەسە نیشانەکانی لێ دەردەکەوێت یان نا و بێگومان هەر کەسێک بەرکەوتنی لەگەڵ کەسی گوماناویدا هەبێت تۆش هەروەکو گوماناوی هەڵسکەوتی لەگەڵ دەکەی بەڵام لەبەر ئەوەی ئەو کەسە بەرکەوتنی ڕاستەوخۆی لەگەڵ کەسێکی 100% توشبوونە بۆ تۆ ناتوانانی وەکو توشبوو حسابی بۆ بکەیت لە ڕووی دابینکردنی پێداویستی پزیشکیەوە ئەمە یەکێکە لەو شوێنانەی کە پێداویستی پزیشکیان بۆ دابین دەکرێت لەو نۆ کەسەی کە لەو نۆ گروپی کە ئەو پێداویستانیان پێدەدرێت بۆ نمونە کارمەندی تەندروستی لە سنتەرەکان پزیشک لە سنتەرەکانی کۆڕۆنا لە خاڵە سنووریەکان ئەو کەسانەی لەناو ئەمبولانسن ئەمانە زیاتر نۆ گروپن کە وردەکاریەکەم ئێستا هەموویلانە ئەمانە نۆ گروپی تایبەتن کە ئەم پێداویستی پزیشکیانیان پێدەدرێت زۆر باشە کاکتۆر پرسیارێکی زۆر جدی ورتر ئایا ئەگەر کەسێک توشبووی کۆرۆنا بێت قۆناغەکە تێپەڕێنێک پاک دەبێتەوە لە کۆرۆنا واتە جەستەی سەرکەوتووە بەسەر کۆرۆنایە ئایا ئەم کەسە جارێکی تر ئەگەری توشبوو بە کۆرۆنای دەبێت؟ بەڵێ بەپێی ئەو دیراسەی کە تاوەکو 2 هەفتە پێش ئێستا کرابوو تەنها لە وڵاتی سین 14 ئەو کەسانی چاک بووبوونەوە دووبارە تووشی ئەم پەتایە بووبوونەوە ئەم خاڵە زۆر گرنگە هەر کاتێک من تووشی کۆرۆنا بم و چاک بمەوە مانایوانیە من بەرگریەکی هەتای دژی ئەم پەتایە پەیدا دەکەم بەڵکو لەسرم پێویستە کە لەسەر ڕێنمای خۆپارێزەکان بەردەوام بم چونکە ئەگەر دووبارە تووشبوونەوەم هەیە زۆر باشە زۆر بە کورتی کاک دکتۆر لە زۆربەی وڵاتان کاتێک مەترسیەکی ئەمنی یاخۆ تەندروستی دێتە ئاراوە بە ڕەنگێکی بەتایبەتی باس لەوە دەکەین بۆ نمونە دەڵێ ئیدی ئێستا هۆشداری سووریان ڕاگەیاندەوە یا هۆشداری دەرەجە 1 و 2 3مان دەبێت ئایا هەرێمی کوردستان لەم ڕۆ هیچ پرۆتۆکۆلێکی هەیە یاخود لە چە ڕوویەکەوە ئێوە ئاستی مەترسیەکان بڵاو دەکەنەوە؟ ئێمە وەکو پلانی ئەی و بی و سی و دی سیرمان کردووە لە سەرەتادا بریتی بوو لە دروستکردنی کەرەنتینە بە وڵاتی چین دواتر بە وڵاتی ئێران پاشان ژمارە و ئەو وڵاتانە زیاد کرا کە وڵاتیانی تێدا دەچێتە کەرەنتینە ئەمە جگەلەوەی دواتر ڕێخستنەوەی دەوام دەستی پێکرد ڕاگررتنی دەوامی پەروەەردە پاشان دەوامی زانکۆکان پاشان کەمکردنەوەی کاتی دەوام هەموو ئەمانە بە پلانی دووەم سیرکران پاشتر بڕیاری ڕاگەاندنی پشووی سەرتاسەری درا سنووردارکردنی هاتوچۆ لە نێوان شارەکان ئەمە جگەلەوەی سنووردارکردنی هاتوچۆ لە نێوان شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق پێشتر دەستی پێکرد بوو پاشتر لەوە زیاتر ڕۆیشتین کە لە ئێستادا دەستمان پێکردووە بەوەی کە لە نێوان شارەکان بە تەواوی هاتوچۆ نامێنێت تەنها بە چەند حاڵەتێکی ئیستثنایی کە لە بەیاننامەکەی حکوومەتدا باس کراوە ئەگەر پێویست بکات شارەکان بە تەواوی کەرەنتین بکرێت دەکرێت ئەگەر پێویست بکات گەڕک کەرەنتین بکرێت دەکرێت ئەمانە هەموو لە پلانی داهاتوودایە
و لە ئێستادا لە هەر شوێنێک پێویست بکات بۆ نمونە بەهێزەکانی ناوخۆ تەداخل بکەن بەڵێ دەتوانین یارمەتی لەوانی شوەر بگرین ئەمانە هەموو پلانە کە بە شێوەی تەدریجی هەنگاو بە هەنگاو ئەمانە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد قادر و تێبێژی تەندروستی هەرێمی کوردستان بۆ هیوایی کادور بن لە هەر بەڵاو نەخۆشی و موسیبەتێک دوعای خێرمان هەیە بۆتان پشتیوان بەخوا ئینشاڵڵا بە پشتیوانی هەموو لایەکەوە بەسەر کۆرۆنادا سەر دەکەوین. سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز ڕاستەوخۆ دەچمە سەر تەوەری سێم و کۆتایی بەرنامەکەم کە فێرکاری بڕین و درومان لەم کەش و هەوایی کە ئێستا سەرانسەری جیهان بۆتە کۆرۆنا باسی کۆرۆنایە لە سەر سفرە و لەسەر میدیاکان بەڵام سەرنجی بە تایبەتی خانمان ڕادەکێشین بۆ تەوەری فێربوونی بڕین و درومان با پێکەوە بینەری ئەم تەوەرەش بین. سڵاو ڕێزمەیە بۆتان بینەرانی خۆشەویست ئیسەیشەمەوێ لەم بەرنامەیە بڕینی عەزی چەپ و ڕاستان بۆ بکەم و چرچیشی هەبێ ئەو کاتیتر ئەمە من ئەیدورم بۆ تقریبا مناڵێکی 8 ساڵە بەڵام ئەم شێوە دوورینە بۆ ئافرەتی گەورەی ژەبێ و بۆ بچووکی ژەبێ هیچ مشکلەیەکی نییە تەنها بڕینەکە گرنگە بە گەورە بێ بڕیا بچوو ئەنا شێوازی دوورینەکەی بۆ هەرتووکیان ئەبێ. ئەمەوێ لەمە بەشی قۆڵەکانی جیا بکەمەوە چون قەیفە بەری باری چەپ و ڕاستی هەیە ینی سپی و تۆخ بەڵام من ئەمەوێ با هەمووی تۆخ بێت تۆخەکە جوانترێکە ئاگاداری ئەوە بن کاتێکە ئەی بڕن من لێرەم قۆڵای بڕم یەکیان تۆغ دەرەچێ یەکیان کاڵ دەرەچێ چی لەکەین ڕێکی یەکتریەکەین قیاسی یەکتر ئەو کات لێرە لەتیەکەین و ئەمەی سەلەتمان کرد ئەبێ چی بکەین یەکسەر ئەم فەران بێنین بۆ ئێرە لەبەرەوەی ئیسا هەرتووکیان تۆغ بوون ئاوای تر تۆخە و ئاوای سفافە بەڵام ئەگەر ئاوا بێ دانەیەکیان تۆغ دەرەچێ و دانەیەکیان کاڵ دەرەچێ بەڵام ئێستا من کە وەرم گێڕا هەرتووکیان ئەبنە تۆخ مەش بۆ بڕینی قۆڵەکە لێرە کەلیەکەین لەبەرەوەی بۆمان دیاری بێ ئەمەیسا قۆڵەکەمان بڕیوە و هیچ مشکلەیەکی نەما تینە سەر بڕینی خوارەوەی عەزیەکە و بەشی سەرەوەی تمەم عەزیە ئەبێ باری تۆخ و کاڵی هەیە ئەبێ ئێمە بە قیاسی یەکتری قماشەکە دەتکەین جارێ پێشە بەشی عەزیەکە دانێ من پێویستم بە ئەوەندە قماش هەیە بۆ خواری عەزیەکە ئەمەی زیادە لێ دەرەکەم ئەمە زیادەکەم لابر تم بۆەوەی کە قماشەکە کاڵ و تۆخ دەرنەچێ هەرێکی لایەکی بەم شێوە لە تیەکەم یەکسەر چیەکەم ئەمە وەرەگێڕم بەشی سەرەوەیەن بۆ خوارەوە
اینجا ئەبێتە یەک ڕەنگ ئەمە ئاوا سافە بەڵام سەیریکە ئاوا ئەبێتە تۆخ من بەشی ئێرە دائانێم بۆ سەرەوە لەبەرەوەی دیاریەکەم با دیار بێ بزانم کامە بەشی سەرەوەی هەرتووکیان بە دەباشیر دیاریەکەی لەبەرەوەی لێو تێک نەچێ بە دەباشیر دیاریەکەی ئەمە بەشی سەرەوە و ئەوەش قۆڵەکەیم بڕیوە بەشی دەخوارەوە بێتە ئەمانوێ بەشی سەرەوەی ببڕن کا دەبێت چەند سانتیم بێ مەکینەکە خۆی سانتیمی پێوەیە ئەبێ بۆ مناڵێک تقریبەن 8 ساڵ بێ لە 30 سانتیم تێپەڕ نەکە بەڵام بۆ گەورە ئەبێ بێتە 40 سانتیم 42 سانتیم ئاوە ئەمە باری تۆخ ئەمە ئەکەین بۆ پشتی عەزیەکە کەمە نابێ کات ئەمەش هەروتمە ببی سوڕێنین بەم شێوەیە وایە تارتویان یەک ڕەنگ دەرچن بەڵام تەماشاکە لێرە ئەگەر ئێمە بۆ نمونە ئەم بەشە بخەینە پێشەوە ئەو کات ئەگەر ئاوای لێ بکەین چەپ و ڕاستێک دروست بێ ملەکە زۆر گەورە و ناشرین دەرەچێت ئەبێ ئێمە چی بکەین وتمان ئەمە ئەکەینە بەشی پشتەوەی عەزیەکە بەڵام سیرکەن لەیرە تەقەڵێکی تایە ئەم تەقەڵە توان زنجیری بۆ دانێن و ئەتوان بۆشی دانێن بە دڵی خۆتانە و کاتە ئەمە جەکەینە پەشی پێشەوەی بەڵام بەشی پێشەوەی لێرە خەتێکی تایە ئەم خەتە من لەبەرەوەی قماشەکە بەم شێوە دەرچوو بۆیە تێکە و دەنایی وایە ئەتوانێت ئەو خەتەی هەرتیا نەبێت لێرە ئەمە دەقەکەینەوە قیاسی ئەم ئەگرین لێرە چیەکەین ئەمە لێرە ئەوەندەی لێلا بین بۆچی بۆ بنقۆڵەکەی ئەمەیشی کە زیادە هەرچی زیادە بەم شێوەیە ئەی بڕین ئەمە لە عادەین ئەمەی لێرە لە دەکەی لێرە چی دروستە بێ ئەم دوو پارچەیە دروستە بێ ئەو کات چی لێەکەین ئەمەیان بەشی ڕاست ئەبێ هەمیشە بەشی ڕاست بچێوە لای چەپە چون ڕاست جوان نییە چەپ بێت بۆ ڕاست هەمیشە ئەبێ سەیریکە چۆن چەپ و ڕاستەکە دروست بوو لێرە سەیریکە کاتێ بڕیومانە ئەمەمان لێ دەرکردووە لەیرەم زۆر گرنگی بە بڕینەکە ئەدەم بۆتان بۆی کە بڕین زۆر گرنگە ئەگەر تۆ بتوانی بڕین بکەی ئەتوانی دوورینیش بکەی بۆ شتەکان کە ئەمەمان بڕیوە لامان داوە یەکسەر بەشی ڕاست ئەبین بۆ چەپ
ئەو کاتە ئەو چەپ و ڕاستە دروستەوێ کە من و تۆ ئەمانەوێ لێرە زۆر گرنگی بدەن بە ئێرە ئەمەش بەشی پشتەوەیەتی شوێنی قۆڵەکانی بۆ هەڵەکەنین و تۆزێکیش درێژە هینەکەی ئەبێ لە 30 سانتیم بۆ مناڵ لە 30 سانتیم زیاتر نەمێنێتەوە ئێستا دەکەین بە دوورینی عەزیەکە ئەمانەمان ئیتر ناوێ هیچ تەنها ئێمە ئەمە پارچەی پێش ئەمە پشت و ئەمە دامێن و ئەمە قۆڵ ئێمە بەس ئەمانمان ناوێ دەم دەکەم بە دوورینی پشت و پێشەکەی هەردوو پێشەکەی ئۆڤەرکەم لە بەرەوەی جوان دەرچێت ترکەسەکان بەدەستی خۆیانە بۆ نمونە حەزکەن ملەکان گەورە بن بچووک بن هەتا قماشەکە زیاتر هەڵکۆڵی ملەکە گەورەتر دەرەچێ ئەم شێوەیە وتمەوێ بەشی ڕاست بێت بۆ چەپ ئەمەش بەشی پشتەوەی ئەمە بەش تەنها درێژیەکەی 30 سانتیم ئەمێنێتەوە چون نابێت زۆر بۆ مناڵە درێژێ بۆ گەورە بێت 40 سانتیم تا 42 سانت بێت بەڵام بۆ مناڵ ئەم مناڵێکم بۆ یەکەم ئەبێت 30 سانت بێت ئەمە 31 سانتیتر 1 سانتەکەی بۆ تەقەڵ و کەشیە بێتە تێک ئۆڤەرەدەین لەو قۆڵانەی ئیتر دەکەینە دوورینی خۆڵەکەی
سیرکەم بەشی پێش و پشتی هەڵدیەکەی دەکەین بە بەشی داوێنەکەی کە پەیوانێ کاتچەکەین دوو پەنگ لە پشتەوە دروستەکەین بۆی زۆر پان نەبێ لە بەریا جوان بۆ وەکتێن تەنها دوو پەنگی ئاوای بۆ وەکەین یەکەم ئەم فەری هەردوو بنباڵەکە کۆڵەکەین لە خوارەوەینی عەرزیەکە بەرەوەی بندەسەکانی شۆڕ دەرنەچێت یەکی یەک تۆ زۆر نا ئەوە نیم سانتیمێک بوێتر زۆر باشە چاوکاتە ئەمانوێ ئەم قماشاوتم دیاریم کردووە لە پێشا ئەبێ ئەو بەشەی کە دەباشیرەکەم لێداوە بیخەمە سەرۆ ئەمەیانە ئەمەی دەباشیرەکەم لێداوای خەمە بەشی سەرۆ بەڵام ئمە چیەکەین تە لێرە تەقەڵی مەکینەکە گەورە ئەکەین تەقەڵی مەکینەکە گەورە ئەکەین تێرینی بۆ 5 بەرۆی ئەو لۆچانەی کە دروستی ئەەکەین بە تەقەڵی مەکینەکە دروستیکەین تەقەڵی مەکینەکەمان هێنا بۆ 5 ئەمە بۆ بەشێکیان مەش بۆ بەشەکەی جا لێرە چی بۆکەین تاڵێک لە تاڵی مەکینەکە کەوتم ڕقەمی مەکینەکەمان هێناوە بۆ 5 سەیبینەوە فەرسێ ئیتر عیبی نییە یەکێکی لەم تاڵانە ڕاکێشین بەم شێوەیە چون کردومانە بە 5 ئەگەر 5 نەبێ ناتوانانی ئاوە تاڵەکە بە ئاسانی ڕاکێشی لێرە لۆچێکی چرچێکی یەکتایمی جوان دەرەچێت ئەگەر تۆ تاڵەکە لەسەر ڕقم 5 بێ مەکینەکە ئەتوانی بە ئاسانی چرچەکە بەم شێوەیە دروستکەیت ئەمە بۆ بەشێکیان ئەمەش بۆ بەشی یەکیان و بەشی پێش یەکیان و بەشی پشت یەک تاڵ لە دەزوەکە ڕاکێشی تەنها یەک تاڵ بەم شێوەیە چرچەکە دروستە بێ ئیتر پێویست ناکات تۆ خۆ تێک دەی بۆ دروستکردنەکە ئیستا یەکسەر من چرچەکەم حاضر کردووە ئینێم بەقەی عەرزیەکەم سیرکە لێرە وای لێ ئەەکەم کە بگەتە یەکتری نەک گەشتی چرچەکە لە یەک شوێندانێم و باقی هیچی بۆ نەبێ ئەبێ ئەو چرچە دابشکەی لەسەر هەموو ئەو بەشی پێشەوە کات چیەکەین یەکتر ئەو تاڵەی کە ئەها چرچەکەمان پێ دروست کردووە تاڵەکە دیارە یەکتر تاڵەکە دەرەکەین لایەبێ ئیتر ئەو کاتە چرچەکە خۆی وەستاوە هیچ مشکلەیەکی نەماوە ئەمە تاڵەکەمان دەرکرد کە چرچی بەشی پێشەوەمەندانی کە بەشی دواوەیژدانی
یەکی ئۆڤەرێکە دەم لەو چرشانێک میتر چرچی بەشی پشت و پێش تەواو تەنها بە دوورینی ئەملاو ئەو لای ماوە ئەمەش بەشی پشتەوەتم دەدووەکە کە تاڵەکەمان پێڕاکشتووە زۆر ناشرینە ئەبێت چی بکەین تاڵەکە بەم شێوەیە دەریکەین دیار نامێن کاتێک کە تەقەڵەکەین بۆ ئەملاو ئەو لای عەڤدیەکە کە ئەی دوورین ئەبێ هەوڵ دەین ئەم شوێنەی ڕێکی یەکتر بێ ئەم دوو شوێنە ڕێکی یەکتر بێ لەبەرەوەی جوانیەکەی دەرکەوێنە یەکیان بەردەوەیەکیان نەدەم جوان دەرناکەوێت ئەم دوانە بێ ڕێکی یەکتر بێ نابێ یەکیان بەرد بێ یەکیان نەدەم چون تایمی سنگەکە تێگەچێ جوانیەکەی نامێنێ ئەمەیش بڕێن و دوورینی عەڤدی چەپۆڕات بە شێوەی چرچ ئەمە بۆ کلۆشیش هەرتوانی بیکەی خوارەوەی بە چرچیش دەتوانی بیکەی بەڵامی زۆربەی سەدستانە زۆربەی ئافرەتان حەزەکەن چرچی هەبێ ئەیانوێت چرچی تیابێ ئەمەش شوێن من زۆر ئەمە بۆ چەپۆ ڕاستیەکەی زۆر حەزم کرد بۆتان دروستکەم لەبەرەوەی زۆر ئافرەت ئەڵێن حەزمان لە عەڤدی چەپۆ ڕاستە بەڵامی بازاڕمان بۆ نابێ ئەمانەوێ خۆمان دوورینی بۆ بکەین ئەمەیش شێوەی دوورینەکەیەتی هیچ ناڕەحەت نییە هەتا ئەم قوماشە زۆر بێ چەپۆ ڕاستەکە زیاترە چێ بە سەریەکە تا مەسافەی ئەم دوو قوماشە زۆرتر بێ چەپۆ ڕاستەکە زیاترە چێ بە سەریەکە ئەمەیش بڕێن و دوورینی عەڤدی چەپۆ ڕاست بوو
و هیوادارم بە دڵتان بێ و تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. بینەرانی عزیز بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆی هوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە میێرەبانتان ئەسپێرین دوور بن لە کۆرۆنا ماڵتان ناوە.